لەبارەی کردنەوەی گەورەترین باڵەخانەی کۆنسڵخانەی ئەمریکا لە هەولێر لەگەڵ بەڕێز بەسام عەلی ئەکادمیست و چاودێری سیاسی قسە دەکەم. کاک بەسام زۆر بەخێر بێیت. زۆر سپاس. کردنەوەی کۆمەڵگایەکی وەکو کۆنسڵخانەی ئەمریکا کە گەورەترین کۆنسڵخانەیە لە ناوچەکەدا لە هەولێر دەکرێتەوە. ئەمە تەنیا باڵەخانەیەکە کۆنسڵخانەیەکە یاخود پێگەیەکی ئەمریکای لەناو دڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سپاس ئەم کاتێ جەناب باش، ئەم کاتێ بینەرانی کوردستان 24 باش. بە دڵنیایی ئەتوانین بڵێن کردنەوەی ئەو قونسڵخانەیە بەو شێوەی ئێستا بەو فراوانیە گۆڕانکاریە لە دیبلۆماسیەتی تەقلیدی ئەمریکی لە ناوچەکە بە تایبەتی لە هەرێمی کوردستان بۆ قۆناغێکی نوێ و ئەو قۆناغە ئەمنیی تێپەڕان و ئەو قۆناغی تێپەڕان کە تەنها ئەمریکا لە چوارچێوەی هێزی هاوپەیمانان بۆ بەرەنگاری داعش لێرە بێ و لە وتەکانیانە بە تایبەتی لە وتەی جێگری وەزیری دەرەوەی ئەمریکا بەڕوونی ڕوونی کردەوە کە وتی هەرێمی کوردستان هاوبەشێکی ئەمنی گرنگی ئێمەیە و بڕبڕی پشتی پەیوەندیەکانی نێوان ئێمە و حکوومەتی عێراقا و لەم ولا هەوڵە دەین لە ڕێگای بازرگانی و گەشەپێدانەوە زیاتر کار بکەین وەک لەوەی تەنها ئیدارەی ململانیەکان بکەین لەم سنوورە. بۆیە بە دڵنیایی کردنەوەی ئەو قونسڵخانەیە کە 206,000 مەتر چوار گۆشە و لە 7 وەزارەت و ئاژانسی ئەمریکی کارمەندەکانیان لەوێ هەیە نزیکی 800 ملیۆن دۆلاری تێچووە. بە دڵنیاییەوە ئەمریکیەکان وەکو بەدیلێک سێریەکەن وەکو ئەلتەرناتیڤێک سێریەکەن ئەگەر لە داهاتوو گرفتێکی ئەمنیان لە بەغدا بۆ دروست ببێت. کەواتە پێت وایە ئەم کۆمەڵگا دیبلۆماسیە فرەکار و فرەچالاکی دەبێتە تەنیا وەکو کۆنسڵخانەیەکی ئاسایی نابێت. قونسڵخانە لە حاڵەتی ئاسایی شاهر بابەتێکی ئاسایی نییە. بە دڵنیاییەوە قونسڵخانەی ئەمریکا وەکو باسییان کرد لە ئێستاە جگە لەوەی کە لە ڕووی ئەمنی ئەتوانین بڵین تەکنەلۆژیای سەربازی بەرگریکردنی باشتری تیا بەکاردێ، لە ڕووی ئابووری گرنگیەکی زیاتر بەڕاستی بە هەرێمی کوردستانەدەن، ئەتوانین تەنانەت دامەزراوەکانی هەرێمی کوردستان موسساتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت سوود لە توانەکانی ئەمریکا ببینێ و وەکو ئەتوانم بڵێم کردنەوەی ئەم قونسڵخانەیە ئەگەڕێتەوە بۆ ئەو هەوڵانەی کە جەنابی کاک مەسرور لەم کابینەیە لەم کابینەیە لە ئاستی ئابووری کۆمپانیەکانی ئەمریکای بۆ لە ئاستی وزە بانگێش کرد بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی لە بواری گاز و سەرمایەکی زۆر لە هەرێمی کوردستانە خەنەگەڕ. بۆیە ئەو سەرمایە پێویستە ئیدارە بدرێت. بۆیە کۆنسڵخانەی ئەمریکی بە دڵنیاییەوە بوعدێکی ئەمنی هەیە، بعدێکی سەربازی هەیە، بعدێکی اقتصادی هەیە، بعدێکی ڕۆشنبیری و فەرهەنگی هەیە و ئەتوانم بڵێم وەکو جەنابی کاک مەسرور وتی ئەو چیایە کە ئیتر نالەرزێ و هەرێمی کوردستان لە ڕووی دیبلۆماسیەتەوە باتە قۆناغێکی تر. باشە کاک بەسام، لە کاتێکا کە ئەمریکا لە ناوچەکە نزیکەی 30 کۆنسڵخانە دادەخات، بەڵام لە هەرێمی کوردستان لە هەولێر کۆمەڵگایەکی لەم شێوەیە بنیاتە نێمە چ پەیامێکی لە پشتە؟ ئەتوانم بڵێم ئەمریکا بەکردنەوەی ئەم قونسڵخانەیە لە هەولێر دوو پەیامی هەبوو. پەیامێک لە ئاستی ناوخۆی عێراقی، پەیامێک لە ئاستی دەرەکی. لە ئاستی ناوخۆی عێراقی وتی کە هەرێمی کوردستان بەڕاستی ئەو جومگە ئەساسیەیە کە ئێمە پەیوەندیەکانی خۆمانی لەگەڵ عێراق لێرەوە دەست پێەکەین لەسەر هەڵەشنین و لە ئاستی دەرەوەشە هەرێمی کوردستانی وەکو هاوبەشێکی ئەمنی و وەکو شەریکێکی سیاسی خۆی لە ناوچەکە ناساند. بۆیە بە دڵنیایی هەموو چاودێرانی سیاسی واتەوەقوعەکەن کە لەم و پاش ئەمریکا لەم قونسڵخانەیەوە ئیدارەی سەقامگیری هەرێمایەتی ئەم سنوورە بدا و لە ڕێگەی ئەم قونسڵخانەیەوە جارێکی تر پەیوەندیەکانی خۆی لێرە ڕێک بخاتەوە و تەسەوڕەکەم بۆ ئەمریکیەکان ئێرە ئەو جوغرافیا زۆر باشە بێت کە ئەوان بتوانن ئەجندای خۆیانی تیا جێبەجێ بکەن. ئەی پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان پێت وایە کاچنە قۆناغێکی نوێەوە؟ ئەمریکا لە ڕابردووش وەکو جەنابی کاک نەچیروانیش لە وتارەکەی باسی کرد لە دوای ڕاپەڕینیشەوە ئەمریکا لەسەر خەت بۆ هاوکاریکردنی هەرێمی کوردستان و ئەمە ڕەگوڕیشەی هەیە. بەڵام بە دڵنیایی بەو شێوازی ئێستانە پێشتر ئەمریکیەکان لێرە حزوورێکی ئەمنیان هەبوو، حزوورێکیان هەبوو لە چوارچێوەی هاوپەیمانی نێودەوڵەتی هاوکاری ئێمە بوون بۆ شەڕی داعش. بەڵام لەمە و پاش ئەمریکا حزوورێکی جدیتریە بێ لە هەولێر و لەمە و پاش ئەمریکا ئەتوانم بڵێم لە هەولێرەوە ئیدارەی قەیرانی ناوچەکە ئەکات، نەک تەنها هەولێر وەکو بوقعەیەکی بچووک مامەڵی لەگەڵا بکرێ. ئیدارەدانی قەیرانەکانی ناوچەکە بە تایبەتی قەیرانە هەرێمایەتیەکان لە هەولێرەوە ئەمەوە کات کە هەرێمی کوردستان ببێتە دڵی پەیوەندی دیبلۆماسیەکانی ئەمریکا لە ناوچەکە.
و زۆر بەڕوونی باسی کرد کەوتی بڕبڕی پشتی پەیوەندەکانی ئێمە لەگەڵ عێراق هەرێمی کوردستانە و باسی لەوە کرد کە هاوبەشە ئەمنیەکەی ئێمە لە ناوچەکە هەرێمی کوردستانە بۆیە بە دڵنیایی هەرێمی کوردستان وەکو باسم کرد لە قۆناغی دیبلۆماسیەتی تەقلیدیەوە ئەچێتە قۆناغێکی تر و ئەتوانم بڵێم لە ڕووی استراتیژیش گرنگێکی زۆری دەبێت ئەمریکا ئەگەر پێشتر تەنها لە ڕوویەکی تەکتیکی لەم سنوورە بوو بێ ئێستا نەخێر لە ڕوویەکی استراتیژی ئەم قونسڵخانەیە ئەتوانین بڵێن بناغی پرۆژە استراتیژیەکەی ئەمریکا لە ناوچەکەدانێ کەواتە لە مەوجووە قسەی کۆتایی ئەمریکا لە هەولێرەوە دەکرێت لەم ناوچەیە ئەگەر تۆزێک بگەڕێنەوە بۆ دواوە لەو کاتێک کە فشاریان لێکرا هێزەکانی خۆیان هێزە سەربازەکانی خۆیان لە بەغداوە کشانەوە بۆ هەرێمی کوردستان و قونسڵخانەکان بە شێوەیەک دروست کردووە ئەگەر هەر مەترسیەکی ئەمنی لەسەر سەفارەتی ئەوان بێت لە بەغدا ئەو کاتە توانن تەواوی تیمی دیبلۆماسی خۆیان بگوازنەوە بۆ هەولێر و هەموو چاودێرەکان لە ئێستا کۆکن لەسەر ئەوەی کە لە هەولێرەوە لەم و پاش ئەمریکا ئیدارەی قەیرانی هەرێمایەتی سنوورەکەکە پێشبینیەوەکەن کە وڵاتانی دیکەش بیانەوێت کە کۆمەلگایەکی دیبلۆماسی لەم شێوەیە لە هەرێمی کوردستان دروست بکەن بەشێکی زۆر لە وڵاتان پەیوەندێکی بە هەرێمی کوردستان پەیوەندێکی باشی هەیە لەگەڵیانە و تەنانەت وڵاتە عەرەبیەکانیش قونسڵخانەکانیان لە هەولێر هەیە دەوڵەتە گەورەکانی دنیا قونسڵخانەکانیان لە هەولێر هەیە بەڵام کردنەوەی قونسڵخانەیەک بەم شێوە فراوانی ئێستا لەلایەن ئەمریکاوە ئەتوانم بڵێم گەرنتیەکی زیاتر بەوانە بەخشێ و ئەمە جارێکی تر بە دەوڵەتانی ترەڵێ کە هەولێر ئارامە کە هەرێمی کوردستان ئارامە جێگری وەزیری دەرەوەی ئەمریکا بە شارێکی ئارام وەسفیەکە لەم حاڵەتە بۆیە جۆرێک لە هاندان دروستەکات و من ئەوەی کە زۆر خۆشحاڵ مەکات ڕەنگە ئێمە بڕۆینە قۆناغێکی پارێزراوتر ئەو تەکنۆلۆژیا سەربازی بەرگریکردنەی کە ئەوان بەکاری هێنن ڕەنگە پێشتر لێرە نەبوو بێ و ڕەنگە بتوانن هاوکاری ئێمە بن لە پارێزگاریکردن لە موسەساتی ترمان لە پارێزگاریکردن لە کەرتی گازی ئێمە لە کەرتی نەوتی ئێمە لە هاتنی کۆمپانیەکانی ئەمریکا بۆ ئێرە وەکو جەنابی کاک مەسعود باسی کرد ئەم قۆناغێکی ترە لە دەروی ململانەکان قۆناغێکی بازرگانیە قۆناغێکی گەشە پێدانە و بە دڵنیایی ئەمریکا هەتا ئێستا ئەگەر بە ڕاشکاوی بیڵێم تەنها پارەی لە عێراق سەرف کردووە ئەمریکا گەشتە ئەو قۆناغەی کە ئیتر پێی وایە پێویستە بازرگانی ئەمریکا لەگەڵ عێراق گەشە پێدانی لەگەڵ عێراق و پێویستە ئەویش مستەفید بێت کە دەوڵەتێکی گەورەی و پارێکی زۆری لە عێراق سەرف کردووە بۆیە لەم حاڵەتە بە دڵنیایی هەرێمی کوردستان ئەو زەمینە زۆر ئارامەیە کە ئەتوانێت لێوەی دەست پێ بکە و حزوری ئەمریکەکان لێرە ئەتوانم بڵێم جارێکی تر قوارەی هەرێمی کوردستانە پارێزی دەست خۆش بەڕێز بە سامانی ئەکادمی سووە شرۆڤەکاری سیاسی بەخێر بێت.